مەزادی فرۆشتنی ئۆتۆمبیلە بە ئۆنلاین لە ئەمریکا و کەنەدا. ئەحمەد ڕۆژانە ئەو ئۆتۆمبیلانە دیاری دەکات کە کەمترین لێدراوی و بۆیاخیان هەیە. دواتر لە کاتی مەزاددا تا ئەو نرخەی پێدەدات کە دوای هێنانەوەی قازانجیان بۆ بکات. دوای کڕینی هەر ئۆتۆمبیلێک لە ڕێگەی ئەم نەخشەیەوە دەزانن بە چەند مانگ دەگاتەوە هەرێمی کوردستان. زۆر جار ئۆتۆمبیل بۆ خۆیان یان بۆ ئەو کەسانەی دەکڕن کە خۆیان ئۆتۆمبیلەکە دیاری دەکەن. ڕۆژانە تقریبن 60 بۆ 80 بۆ 100 سیارە سەیری ئەەکەم. ڕۆژانە من یا خۆم دیاری ئەەکەم بۆ مشتێک یا مشتێکە خۆی دیاریەکەات بۆم ئەنێرێت یا هەر سەیری بازار ئەەکەم بڵێن مەزادەکە بەعام بزانین سعرەکان چۆنە بازاری مەزادەکە چۆنە گرانە هەرزانە ئەیتر ئەگەر سیارەم هەیە دیاری ئەەکەم ئەی کڕم بۆ مشتری ئەگەر سیارەش نییە کەس دیاری نەکردووە من خۆم سەیری ئەەکەم بۆ معلوماتی بڵێن مەزاد چۆنە. لەم سایتانەوە ڕۆژانە بە هەزاران ئۆتۆمبیل کە لە ڕووداوی هاتوچۆدا زیانیان پێگەیشتووە دەخرێنە مەزادەوە. کێ زۆرترین پارە بدات ئەو ئۆتۆمبیلە دەکرێت کە دیاری کردووە. ئەو کەسانەی ئەم مامەڵەیە دەکەن دەبێت بڕی پارەی پێویستیان لەو بانکەدا هەبێت کە بەهۆیەوە دەچنە ناو ئەم سیستەمی کڕینەوە. دواتر لە ڕێگەی کۆمپانیایەکەوە ئۆتۆمبیلەکە دەهێنرێتەوە ئیمارات و لە دوبەی چاک دەکرێتەوە و دوای چاککردنەوەی دەبێت ئەو مەرجانەی تێدا بێت کە وەزارەتی ناوخۆ بۆ هاوردەکردنی دیاری کردووە. مەرجی سیارە کە حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ بڕای لەسەراوە سێ مەرجە. مەرجی لافاو نەبێ کە لافاو نەبێ سیارەکە سوتاو نەبێ شانسی بڕاوە نەبێ. ئەم سێ مەرجە هەیە لە قەراری حکوومەتی هەرێمە ئەمە بەم سێ مەرجە سیارە کڕین. ئەو سیانەیتیان نەبێ احتیاطی سیارەکانە کڕین. ئیتر هەیە پارچەیە هەیە دەعامیە هەیە چەمەلەقێکی هەیە احتیاطی ڕۆژانە چێشیەکەین. مانگانە بە نزیکەی 650 بۆ 400 ئۆتۆمبیل لە ڕێگەی 6 کۆمپانیاوە لە ئەمریکا و کەنەداوە بۆ سلێمانی هاوردە دەکرێت. گرفتی سەرەکیە و کەسانەی ئەم ئۆتۆمبیلانە دەهێنن زۆری گومرگی مەرزەکانە کە بۆ هاوردەکردنی هەر ئۆتۆمبیلێک دەبێت لە نێوان 1800 بۆ 5000 دلار بۆ ئۆتۆمبیلێکی ئاسایی بدەن. ئەوەش ناچاریان دەکات گرانتر ئۆتۆمبیلەکانیان بە هاوڵاتیان بفرۆشنەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.